بۆچوونی جیاواز لە نێو پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی ڕێککەوتنی هەرێم و بەغدا دروست بووە. بەشێکیان وای دەبینن هەنگاوی ئەرێنی نراوە و ئاسۆیەکی ڕوون هەیە، بەشێکیشیان پیان وایە هەنگاوەکانی هەرێم تەمومژاویە. بالتأكيد الأمل موجود. بێگومان ئومێدەیە بۆ چارەسەری کێشەکان، چونکە لە ڕابردوودا ڕوبەڕووی کێشە و گرفتی زۆر بووینەتەوە بەتابەت لە یاسای قەرز. ئەمەش وای کردووە دوورەپەرێزی دروست ببێت. لە ئێستادا هەموو لایەنەکان باش دەزانن لە بەرژەوەنی هیچ لایەنێک نییە ئەم کێشانە دووبارە ببنەوە. إنه هذه الأزمة لا يجب أن تتكرر، والأزمة التي حدثت بين الطرفين طبعا ولدت شرخ بين حتى المكونات. الأمور فيها ضبابية كبيرة. ئەم پرسە تەمومژاویە لە نێوان هەردوولادا هیچیان توانە ئێوەیان نییە چارەسەری بکەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو هەڵوێستە سیاسیانەی کە لایەنەکان دەیکەن. بۆیە پێم وانێ کێشەکان بەو ئاسانیە چارەسەر بن، چونکە پێشتر پابەندی ڕێکەوتنەکان نەبوون و ئێستاش جارێکی تر بە ئەستەمی دەبینم کە پابەند بن. النفطية اللي بيها ظلم فاحش للمواطن الكردي والمواطن العربي. فراکسیۆنە کوردستانیەکان ئاماژە بۆ دەکەن بەشێک لە پەرلەمانتارانی عێراق کە لە سەروبەندی هەڵبژاردندان بۆ مزایدەی سیاسی هەموو شتێک دەکەن و دەڵێن خراپەکاریە لە حکومڕانیە بشارنەوە بە مزایداتی سیاسی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان یان لەسەر کوردستان بەگشتی. پێویستمان بە عەقلانێتە و پێویستە ئێمەی کورد و تایبەتی بەرپرسانی حکومی لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو قیادە سیاسی حزبیەکان ئەو مەجالە خۆش نەکەن بۆ ئەوەی پەرلەمانتارێک لە خوار و عێراق و مزایدات لەسەر کوردستان بکات. هەموو ئەو ڕێگایانە ببڕین بە هاتنمان بۆ بەغدا، بە بەردەوامبوون لە کۆبنەوەکانمان و نیەت باشی خۆمان پیشان دەین. وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوا سەردانی بۆ بەغدا سەرجەم بیانۆکانی عێراقی بڕی، بەڵام تا ئێستا عێراق هیچ شایستەیەکی دارایی بۆ هەرێمی کوردستان نەناردووە. پەرلەمانتارانی کورد هاتنی وەفدی باڵای هەرێمی کوردستان بۆ بەغداد لە ئێستادا بە تاکە ڕێگای دەزانن بۆ ئەوەی لە دەرەوەی پەرلەمان ڕێکەوتنی سیاسی بکرێت تاوەکو کێشە بۆ پشکی هەرێمی کوردستان دروست نەکرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.